وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. یارانە خێزە کوردەوارە سەربەخۆ ئێمە ئەو ڕۆژیبەی تێکمان ئەوێت لە چوارچێوەی وەرکشاپ و تربیەتە ئینسانە ئینقلابیە کوردیە لەسەر بەستەرە حەوادثێک کە لە کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە عێراقی و اتفاق کەوتکە مشەخەسەن اتفاقێک کە بۆ نوێنەرە پارلمانێک بەناوە غالب کەوت کە ئیدعای کرد کەوتکە سەبەر هێرشە چەقۆیە نەیارە خۆی کە نۆ چەقۆی داگە لە سەری و ئەو لەم حەملە گیانی ساڵمی بە دەربردگە. ئاغای غالب پارلەمانتارێک بووگە کە لەسەر لیستە گۆڕان چووگەسە پارلەمانە عێراقەوەوا لە بەغا و لەم ئەواخیرۆ تحت ناو اتحادە لەگەڵە لیستە هیوایە کازمی و بەرهەم ساڵحە خەریکە وەرچەرخانێکەکە و دەرنەتیجە اتفاقێک کەوتگە کە ئێمە ئێشێ بەڕەسی بکەین. من قاڵبەن ئەوێنم کە مردم ئەو شتەی کە باید لە مەسائل تێبگەن بە پێچەوانە تێ ئەگەن و بووگن بە هەوێنە بازیە ئەسڵیە دەسەڵات و لە پیچیدگیە داستانە حاڵی ناون. مخاطبین ئاخێزە کوردەوارە سەربەخۆ معمولەن ڕۆڵەهایەکی دەستنەویسیاگن کە لە عەسر حازرە گەرەکیانە گۆڕان و وەرچەرخان و تەغییرێکی گەورە دروستکەن، بەڵام لە ژێرە فشار و لە ژێرە بۆمباردمەنتە ئەوانەی کە خەریکن ئەم دنیا ئیدارە ئەکەن ئەکەونە بەرهاڕین و بەر تەزەلزل و بەر نەبوونە استقرارێک لەدانە هەنێک ئارا. من بەستەرە ئەم جۆرە تەحلیلانە بۆ ئێوە ئەکەمەوە داستان ئەمەسە کە مرۆڤ دنیای ئمڕۆ و ئەو تەکنیکانەی کە لە تەبلیغاتە بەڕەسی ئەکەن وەکو تەکنیکە مۆنۆپۆلی یا وەکو تەکنیکەوەی کە تۆ کەسێک بخەڵەتێنیت بە شێوەیەکی بربڵاو لە گشتێکێکە ئەستفادەی لێگرێوە کەڵکی لێ ئەگیرێت بۆ خاترێەوەی بتوانن زەهنە ئینسانەکان دەستکاری بکەن. بزان لەم داستانە منۆپۆلیە لەم داستانەی کە ئەتوانێ زەهنە ئینسان دەستکاری بکاوە ئینسان بخەڵەتێنێ ئەمانە لەسرە حس فزولیە ئینسان یا ئەو شتێک کە بە نەخۆشیە ڕەوانیەک پێ ئێژن تەماشاگەر جنسی بەڕەسی ئەکەن. بزان لەوانەیە بۆ ئێوە سوال بێت کەسانێک کە شەبەکەهای ئیجتیماعیان وا لە دەسا مەسەڵەن کەسانێک کە گەرەکیانە لایڤێکی فەیسبووکی بکەنەوە لە کوردەوارە داگیرکریاگە لەلایەن کۆرپۆرێشنە جوولەکەی عێراقیوە کەسانێک وەکو کەسانی بەرچاو وەکو شەبەکەهای مختلف تەلویزیۆنی ئەگەر من گەرەکم بێنا و عدەیەکیان بێرم ئەوانەی کە ئێوە ئەیان ناسن و لەسەر ئەم حەوادثە قسە ئەکەن دوو سێدانە چهرەیە ژن یەکێکیان مەشهورترینیان ئەو خانمە ئەستێرە کەریمەسە یا کەسێک وەکو ئارامە ئەحمەد یا کەسانێکی تر کە تێن و دارای بینەرانێکی فرەن لەسەر حەوادثێکی ئاوا قسە ئەکەن. بزانن من ئەگەر گەرەکمێ مثالێکی لۆکاڵی بۆ بێرمۆ لە وەختە خۆیان لە کۆرپۆرێشنە ئانوسیە ئێرانیا سریاڵێک دروستکریا بە ناوە سریاڵە نەرگس. لە ناوە سریاڵە نەرگسا بازیگەرێک بوو بە ناوە زەهرا ئەمیر ئەحمەدی. دەهەیە هەفتا بکاتە نەوەدەکان فیلمێک لە ڕابطەی جنسی و سکسیە خانمە زەهرا ئەمیر ئیبراهیمی هاتە دەرەوە لەگەڵە کابرایەکە لەگەڵ کوڕێکە کە ئەم ژنە بازیگەرە و سریاڵە بوو و تازە خەریک بوو خۆش ئەدرەخشی و خانمێکی زەریف بوو بە ئەندازەی خۆی. فیلمە زەهرا ئەمیر ئیبراهیمی سەکسە زەهرا ئەمیر ئیبراهیمی ئەو وەختە دەورانە سیدی بوو و ئینتەرنێت بەم بەربڵاویە بەدەسە مردم و نەبوو کە مردم داونلۆدی کاوە بتوانێت ئەم فیلمە بوێنێ. فیلمە زەهرایە ئەمیر ئیبراهیمی سەکسە زەهرایە ئەمیر ئیبراهیمی زیاتر لە 1 ملیارد تمەن فرۆشی کرد لە هەفتەیەکە. 1 ملیارد تمەن فرۆشی کرد. 1 ملیاردە ساڵە 1370 کە دۆلار 900 من بوو بکاتە 1 ملیۆن و خوردەیە دۆلار. فیلمە سەکسە زەهرایە ئەمیر ئیبراهیمی بوو بە گرانتەرین و پڕفرۆشترین فیلمە ئێران. یعنی ئێرانێک کە لە دەهەیە 40 سینەمایی هەست. ئێرانێک کە ئەوەڵین فیلمە سامەتە خاوەرەمیانە دروزەکا بە ناوە دختەرە لۆڕ لە ئەوائلە دەهەیە 1940 میلادی
ڕقم و فرۆش فیلم سکس زەهرا میرە ئیبراهیمی ئەتوانێت تەمامە ئەم ئامارانەی دەوڵەتە ئێران بە هەبوونە شەهرەکە سینەمایی سەنعەتە سینەما جێبەجێ بکە. ئەمە بوو بە زەنگە خەتەرێک حەدەئەقەل لە جامعەیە ئێرانە کۆرپەرەیتیە ئانووسی کە فکری لێ بکەنەوە کە بۆچی وها ئەتفاقی کەوت، بۆچی خەڵکی ئێران 1 ملیارد من پوڵیان خەرج کرد ڕەوابەتە جنسی و سەکسیە خانەمە زەهرا ئەمیر ئیبراهیمی بوێنن. ئەمە ئەتانواتۆ تەعقیبە داستان و فۆرموڵێک کە نظام سڵتەی جەهانی بە ڕێگەی ڕسانەکانە خۆی وە لە تەعقیبە جامعەیە جەدیدە پێی برد. ئەویش ئەوەسە مردم دووچارە نەخۆشیە تەماشاگەرە جنسین، خۆ ئەنوێنن یا لە نواندنە دیگەران لەزەت ئەوەن، ئەوەی کە لە پەسە پەردەیە شەخسیەتە منە شەخسیەتێکی تریش خەفتەگە کە ئەوانە گەرەکیانە بوێنن. ئیستا مردم بۆ ئەوێت بە بینەرە لایڤە کەسێک وەکو ئارام ئەحمەد بۆ خاتری ئەوەی کە ئارام ئەحمەد تەبدیل بووگە بە چێهرەیەک کە چهرەیەکی بە ئیستلاح مردم پەسەندە و لە کنارە ئەمە مەسائلێک بەحسەکە کە مردم حەزی پێەکە. ئەو مەسائلە نەک ئەوەی کە تەواوە مشکڵاتە مردم حەل ئەکا، بەڵکو ئێرزاء حس نەخۆشی ڕۆح و ڕەوانیە مردمەکە. کێ لەکوێ هاتوو، کوێ بۆ کوێ چوو، کێ چەقۆیدا لە کێ و کێ پوڵ ئەدزێت و کێ لەگەڵ کێە ڕابەتەی جنسی هەسوو، کێ سێکسەکە لەگەڵ کێە، ئەمانە قسەکانە ئەمساڵێک وەکو ئاغایانە قادر محەممەد و ئارام ئەحمەد و تەمامە ئەمانەنە کە دەوڵەت دروستی کردگەن. کەسێ لە خۆی سوال ناکە. لە هەرێمە کوردستانە ئەمسالە ئارام ئەحمەد و ئەمسارە کەسانێک وەکو ئەسێرە کەریم ئەگەر دەسەڵات و دەسەڵاتە ئەوانەی کە ئەمڕۆ تەپیانداگە بەسەر حەلیما ئەخاتە خەتەرەوە چۆن ئیجازە پیا ئەکەن کە دەنگیان بڕوات، چۆن بە شێوەیەکی گوستەردە لە پەیچهای جۆرا و جۆری پابلیکی فەیسبووکی و بڵاو ئەوەوە ئەم ئاغا بە نەفعەکێس و بۆ کێ خەریکە. بۆ خاتری ئەوەی ئەم مەقولە بکەینەوە، بۆ خاتری ئەوەی کە ئێمە بزانین تەکە چیا تەرەفین و لەگەڵ کیا تەرەفین و دنیای ئەمڕۆ چۆن ئەم شکڵیە مەجبورین بڕۆینە سەر ئەساس و کۆڵەکەیەک کە ئەبزارەکە ئەداتە دەسەیەوە، کەرەستەکە ئەداتە دەسەیەوە. ئێژێت گەرەکتە کەسێ لە فەقیری دەربێری ماسی پێمەدە فێرە ماسیگیری بکە. بزانن ئەنچێ کە مهمە لە دنیای ئەمڕۆژە ئێمە کەوتگینە بەرێک گەلە کۆمەیە مردمێک کە فکرەوە ناکاتەوە. بزانن بۆ خاتری ئەوەی بێمە سەر ئەم مەسئلە و ئەم مەسئلە بکەمەوە من ئێوە ئەبەمەوە بۆ بنەچەقە بڕێ مەسائل. بزانن لە فاصلەیە فيما بين أواخر قرن هەژدە یعنی 1780 حتا 1848 لأوروبا اتفاقی كفي لأوروبا اتفاقي كفي دو انقلاب دست بيكا يك انقلاب باريس دو انقلاب صنعتية بريطانيا بو اوي نچي تناو بلغو دوكومنتو بلغي وابي كلمات ومفاهيم دنگ برسترينو حاشا هل نقرترين شاهدان تاريخا. خب من منظورم چبو لما بزانن كلمة صنعت، دوران صنعتي، انقلاب صنعت، كارخانة دار، برولتر، لكنار أما مفاهيم سياسية وكو سوسياليزم، وكو ليبراليزم، وكو كونسرفاتيف ومحافظة كار، مفاهيم سياسية وكو تشاب دروس أكريت بو أولين بار لدايك أويت مفاهيمك وكو ريغي آسن، وكو ريغي آهن، وكو ريلوي، مفاهيمي وكو ماشين بخار، مفاهيمك وكو روزنامة لدايك أويت. أما أنا برلوي تو دزبوي بو هر چشنه بلغو دوكومنتي مفاهيم آوا حوار أكا، مفاهيم آوا تيتا من سي زهورو، مفهوم وكو برولتر، مفهوم وكو سرمایه دار، مفهوم وكو روزنامه نگار،
ڕۆژنامە وان لەدایکەوێت. ئەمانە سەروبەند کامە عەسرن، سەروبەند عەسرە وەرچەرخانە گەورەیەکن کە تۆ بەر لەوەی دەست بووی بۆ ئەوەی کە بەڵگەوە دۆکومنت بێری تەکە هەنێکە لە ماتە ڕۆبڕوویت. هەر لەم دەسە تۆ تەکە مەسائلێ بەناوی حقوق ماف ڕایت ڕوبەڕوو ئەوی، تۆ تەکە مەفاهیمێ بەناوی مەردم ڕوبەڕوو ئەوی، تۆ تەکە مەفاهیمێ بەناوی نەیشن ڕوبەڕوو ئەوی لە دایکەون. ئەم مەفاهیمە لە دایکە ئەون دروست ئەکرێن و ئەستەفادە ئەکرێن. ئەو شتێک کە ئێمڕۆ لەلای ئێمە تەرجمە کریاگەسەوە بە ملت بۆ ئەووەڵین بار کەسێک بە ناوی ئاخوندزادە منەوەرولفکرێکی جوولەکەی ئانووسیە ئێرانی لە تەرجمەی نەیشنە بەکاری برد. ئەنا ملت کەلەمەیەکی ئیسلامی جوولەکەس کە دال بەرمەجموعەیە ئینسانە کە باوەڕێکی دینیان هەست بەمەیژن ملت. وەلێ لە تەرجمەی نەیشنە کە مەفهومێکی متەخر بوو ملەتیان بەکار برد. خب تۆ ئیشێ بزانی ڕۆژنامە وە کارکرد ڕۆژنامە چی بووگە کە دروست بووگە، چی بووگە کە دروست بووگە. تۆ ئمڕۆ ئەسەرە سەگ ئەدەی لە ناوە ئەم جەهانە ڕۆژنامە نگار تێتە دەرەوە. لە سەروبەند قەرنە 19 کە مەسئلەیە بە ناوی ڕۆژنامە ئەهەمیەت پێیا ئەکا لە ئوروپایەک کە کانونە تەغییر و تەحوڵە بە تایبەتی ئوروپای غەربی و بە تایبەتی تر فەڕەنسا و بریتانیا و بڕێک لە حوزەهای نفوزیە ئەمان وەکو ئەمریکا مردمێک کە سەواد خوێندن و نووسینی بوێت نێ لە ئەکسەریەتە، ئەقەلیەتێکی بچووکە. ئەمە ڕۆژنامە بۆ کێ چاپەکرێ؟ بزانن لە ئەوائل قەرنە 19 پڕتیراشترین ڕۆژنامەیە فەڕەنسەوی ناگا بە 5,000 تیراژ. 5,000 تیراژ. ضرورەتە دروستبوون ڕۆژنامە چییە؟ ڕۆژنامە بۆ دروست ئەوێت. بزانن ئەم ئوروپا قەرارە ئتفاقێکی تیابکەوێ، ئەم ئوروپا قەرارە بگۆڕدرێت بڕواتە ناوە دەورانێکی تر، بۆ ڕووینە ناوە ئەم دەورانە لەگەڵ مەوانەیەکا ڕوبەڕوو ئەوێت، نە ئەوەی کە ئیمکاناتەکەی نەوێت. ماشاکە سرفە ئەمەی کە تۆ دانشت بوێت یا دانشت نەوێت، سرفە ئەمەی کە تۆ زانستت بوێ یا زانستت نەوێ، سرفە ئەمەی کە تۆ لە ناوە سەرزەمینێکا بووی کە ئاو بوێت ڕێگە بوێت یا نەوێت یەک چت لەگرا مشەخەسەوە وازەحە. ئەویش ئەمەسە بۆ لە بڕێ وڵاتە ئتفاقە مۆدەرنیتە ئەکەوێ، لە بڕێ وڵاتە ناکەوێ. جواو ئەمەسە مەوانەیەک مەوجودە، منعێک مەوجودە کە ئیجازە نادات دەوران بگۆڕێت، ئیجازە نادات اتفاق جدید بکەوێت. ڕۆژنامە بۆیە دروست ئەکرێت کە بەحس وە شەرحە ئەمە بدات کە چه اتفاقاتێک ئەکەوێ، کێ مانع لە مەسەکە نایەڵێ دەوران بگۆڕێت تا بتوانێ زندگی مردم کە تووشە مەسائلە جدید بووگە بگۆڕێت. بزانە کەسانێک کە ئەمانە تاقیب ناکەن مەسەڵەن نازان مترۆپۆلۆتەن کەلەمەی جەدیدە، کەلەمەیەکی جەدیدە. قەبلەن بۆ شار لە ئوروپا دوو کەلەمەیان بەکاربرگەرە ئینگلیسیە، کەسڵ و بارۆ. کەسڵ و بارۆ، کەسڵ و بارۆ بە معنای مترۆپۆلۆتەنە دنیای ئەمڕۆ نییە. مترۆپۆلۆتەن دەرنەتیجەیە اتفاقات 250 ساڵە گوزەشتەز کە شتێ بەناوە مترۆپۆلۆتەن دروست ئەوێ. کەسڵ یعنی شارێک کە بە قەلاع و دیوار و گیریاگە، یعنی قەڵایەک کە لە ناوی دەرونیا زندگی شەهری، زندگی عدەیەک ئینسانی واتە. بە هەمان دەست بارۆیش هەرواسە. مەسەڵەن وەختێ ئێژێ لەندەن باڕۆیە لەندەن، مەسەڵەن کەسڵ نیو کەسڵ. تۆ ئەفەهمی کە ئەمانە لە کامە بەستەرۆ هاتگنە دەرۆ و بۆ کوێ گەرەکیانە بڕۆن. بەم دەسە لە سەرزەمینە ئێمە هەنێ مەفاهیم دروسەوێ. مەفهومە ئەووەڵ ئێران، تورکیە، عێراق، سووریە، فارس، تورک، عەرەب، کورد. ئەمانە مەفهومە متأخر دروست ئەون.
مەفاهیمێکن کە کارکردە سیاسیان هەست لە داڕشتنە جامعەی جەدیدێ کە قەرارە دروست بکرێ. بزانە هیچ کام لە ئینقلاباتێکە لە ئەوروپا اتفاق ئەکەوێت انقلابێک نییە کە عیداڵەت و بەرابەری بێرێت. انقلابە فەڕەنسا کە اتفاق ئەکەوێ انقلابێکە کە ئەتوانێت لە بارە سیاسیوە لیبرالیزم بێرێت، نە سوسیالیزم. عەسرە پیرۆزیە سەرمایەداریە بەسەر دەورانێکا کە پێژن فیۆدالیزم. تەوەجۆ ئەکەن لەگرا مەسائلێکە لە ئەوروپا مەترەحەکرێ بۆ خاترێ وەسە ئەمانە پەی بووەن بەوەی کە کێ چی وە کێها باعث ئەون کە نەهێڵن انقلاب سوورەت بگرێ. بزانن ئەوەی کە باوکە عەقڵە سەلیمە ئەمریکاس لە دروستبوونە انقلابە ئەمریکا کەسێکە بە ناوی تۆماس پەین. تۆماس پەین ئینگلیسیە. تۆ ئەوێنی بۆ ئەوەڵین بارە لە تاریخە کەلەمەیەک بە ناوی کەلەمەیە مۆنارش، ئاریستۆکرات. ئەمانە ئەون بە مەفاهیمێک کە مانەعە گوزارە بە دەورانە مۆدرنیتەن، مانەعن بەوەی کە اتفاقاتێکە قەرارە بکەفێ. لذا تۆماس پەین بە تەمامە قودرەت ئەدا لە تەبەقەیە مۆنارش، ئەدات لە تەبەقەیە ئاریستۆکرات. لە گراسە کە ئەمانە ئەدەن لە مەفهومێک بە ناوی مەفهومی ئەبسولوت پاوەر. بۆ تەماشاکەن ئەبسولوت پاوەر، ئاریستۆکراسی، مۆنارش، فیۆدالیزم بە دەورانیوە و بە بازیگەرانە ئەم دەورانە بەریان گرتگە بە ئیتفاقێک کە قەرارە بکەفێت. سەمەرە ئێمە چییە؟ فەقر، نابەرابەری، بێعەداڵەتی، کەسیفی، برسیەتی. اتفاقێک کە کەوتگە لە ناو جامعەیە ئەوروپا کە مەجال نادا دەورانە جەدید بخولقێ، مەفاهیمە جەدید دروست ئەوێ. لذا ئەمانە لە تەعقیبە خستنە ئەم ئینقلابە یەکسری کارەکەن. نەقش ڕۆزنامە چییە؟ نەقشی ڕۆزنامە ئەمەسە کە بێت بەڕەسی بکە کێها مانەعە کەوتنە ئەم اتفاقەنە. مثال، ئایا پوڵ کەمە؟ ئایا جامعەیە پەتەنسیێڵی نییە؟ ئایا زانست کەمە؟ ئەی بۆ ئەم اتفاقە ناکەفێ؟ لەبەر ئەوەی مەوانع مەوجودە. مەسەڵەن تۆ لە بەڕەسی مەوانع ئەخۆیتە ئەوەی کە کاکە جان سیستەمە ئەرباب و ڕەعیەتی زەمیندارانێ کە بە هەزاران هەزار جەریب زەمینیان هەست، بە ملیۆن جەریب زەمینیان هەست، ئیجازە نادەن دەوران بگۆڕێت. ئەلا ڕەقمە ئەوەی کە پوڵ هەست، ئەلا ڕەقمە ئەوەی کە دانش هەست، ئەلا ڕەقمە ئەوەی کە پۆتەنسیێڵە سەرزەمینی هەست، وەلی ئەم اتفاقە ناکەفێ. تاریخە 300 ساڵە ڕابردووەی ئەمریکا ئەوروپا مشتومڕە ئیجتیماعیە کە دەست پێیەکە دەرئەم ڕاستاسە کە نایەڵن اتفاقەکە بکەوێت. کێها نایەڵن؟ تۆ بەم دەسە ئیستە بەم دەسە بێرە سەرزەمینە ئێمە. مردمە ئێمە بۆ حەز ناکا بە دەسەڵاتە پارتی و یەکێتی، بۆ حەز ناکا بە دەسەڵاتە جومهوری ئیسلامی، بۆ حەز ناکا بە دەسەڵاتە مەسەلەن تورکیە عێراق. بۆ دلیلی ئەوەسە مردمە ئێمە فکر ئەکا کە ئێشێ اتفاقی لەم سەرزەمینە بکەوێت کە عیدەیەک نایەڵن بکەوێت. ئەو اتفاقە چییە؟ ئەو اتفاقە ئەوەسە جامعەی ئێمە سەنعەتیۆ ناوێت. سوال، ئەرێ جامعەی ئێمە بۆ سەنعەتی ناوێت؟ ئەرێ ئێمە بۆ تەوانە تەولید و بەرهەمهێنانە کالامان نییە؟ جامعەیە ئێمە ناتوانێت جامعەیەکی مۆرەفەه بێت و سەروەت تەولیدکە، چون ناتوانێت بازرگانی بکە. کێ بەری پێگرێ؟ سوال، کێ بەری پێگرێ؟ بزانە یەک زمانە ئەم فورمولیانە هاوردە سەرزەمینە ئێمە حدەئەقەل لە چوارچێوەی دەوڵەت ملەتە ئێرانە وا بەڕەسیان کرد. وتیان ئیسلام بەری پێگرێ، وتیان ڕۆحانیەت بەری پێگرێ، وتیان سیستەمە قەدیم و سنەت بەری پێگرێ، وتیان ڕەوابەتە عەشایری سەرانە عەشیرە و ئەمەی کە ناچنە ژێرە بارە دەوڵەت ملەتێکی جەدید و حکوومەتێکی مەرکەزی بەری پێگرێ. لذا تەواوە ساختارهای کۆهنە ئێشێ بڕۆخێنین چون ئەمانە بەر ئەگرن بە مۆدەرنایزد بوونە جامعە.
خب هاتن چیان کرد هاتن وتیان ئێشێ تەواوە ئەوانەی کە عشایرە کۆچەندن لە جێگەیەکە دابنرێن تەواوە ئەوانەی کە سەرانە عشیرەتن ئێشێ بکوژرێن و هیچ فەرمانێک موجود نەوێت إلا قانون وإلا حكومتي كبتواني بسرشان أمانة بويسيد تو وقت وارد اويت تاريخ شفاهي وقت اويني حبيب الله جوردي تاريخ شفاهي داني لبرسي كردنا اتفاقاتي كاك لهزار وسيصد اكفي حتى ام دوران متأخرة دهي الشصلة وقت مصاحبة كاتك شابور بختيارة در مورد فعالية شابور بختيار لإداري كارا قساكا شابور بختيارتي در مورد سنف قساكا وإيجي من هاتم كبتوانم أصناف طبقية كارجر وأصناف كتير سازمان دهيب كم للراستاي خاصة هاي صنفيانو نخاصة هاي سياسي ومن برمجرت بميك حزب تودا يا حزب زحمة كيشان يا حزب إيران يا هر حزب كتير بتواني بازي سياسي بأصناف كارجري لإيران كان لذا تمركز من بسر أمبو ككارجران داراي أصناف بن تا كارجران بتوانن بكار كرد سنفي خويان جياني كي باشتر مرفهتر بو خويان دروس كان خب استمنية تاريخي كان بو ايوه بحث كرتا ايوه بفهمن ايما بو چي گرك مانا وبچي ايجين فعالية السياسي بزانا ايما مردم كرد فكر اكين يكسري عوامل بري بأيما قرتقا نايلي اتفاقك للجهان كوتك لكردوارا بكوي خب من استلم دقيقة وإتر مفاهيم آخذ كردوارا سربخو سركم وسعيكم لمفاهيمك بقوي وآشناس استفادة بكم بزانا تو ناقهان اويت بقوم كرد اويت بساحي وسرزمين بناو كردستان لقرا مفاهيم جديد تتناول سرزمين تو وكو كرد وكو دولة إيران وكو دولة تركيا دولة العراق دولة سوريا لم وستا ترتكب مسألة كارو بروي أوي بناوي ناسيوناليزم ترك ناسيوناليزم فارس ناسيوناليزم عرب ولم جيجي ششتي دايك بناوي ناسيوناليزم كرد بو او اتفاقي كل ناسيوناليزم ترك وإيراني وعربا اكويش بو كرديش بكوي چون ناسيوناليزم ترك ناسيوناليزم عرب وناسيوناليزم فارس دولة ملة دروزكا دولة ملة إيراني سوري عراقي وتركي بس لقرا اولين اتفاقي كبو كرد اكوي مانعك كنا يليت بس صورة السيستماتيك كرد بيت هناوي جهان جديدو يعني دولة ملتي بيت أما اتفاق أولا تقول برسية موانع أمانة كوي أجاين بميكا بروسيس من لتسازي لنا وملة كردان سورتي نقرتك ملة كرد أو قوم كردية هنوز دانية كرماشاني تك دانيك ديار بكري سليماني حلبجية إحساس ناكا بيوند بيك بيكر خب أما فورمولة دومة أمانا مانع كان درونين مانع الدروني إما عشايرين دواكوتجين إما علم مانية سواد مانية تكنولوجي مانية زانست مانية حيث شكل مانية بويا إما الاتفاق الدروني مانتيانا كوي رزا إما الدرونا تبديل ناوين بملت لكن أرى أما اتفاقات بيروني أما ساك إما ساختار بنيادك مانية بصورة انزمامي ناوي دولتوي تابتواني لتشكيل دان أم روايته بكوبية كوكو تركيا بكوبية كوكو إيران اتفاقي لسر زمينة إما بقى يعني بيت بحبون الزور وقدرة روايتك بناوي رواية كردي دابنيت اوی چی بکا؟ آموش پرورش دابنیت بس ساختار دولت پول أصلحة انحسار بول انحسار أصلحة بيت مردم بخدكا والرواية بناوي الرواية كردي بكا مناوي ذهنيا تاداني كرماشاني وداني هلبجي إحساس بكات كبيكري يكملته أما السرطاي داستانه خب فقر بجيمان لدنياي امرو نبون إحساس السروري نبون قدرة مالي بولي نبون قدرة نظامي دليلي أمس
أم لم سرزمين إما اتفاق كوتك دليلي أمن يكمرد ما كي إما مروا مالاته دليلي أما سيكسري موانع وعلى بريا لتعقيب أم موانع تو أويني دولة ملة إيران ودولة ملة تركيا وإيراق وسوريا إشي لخط مقدماون خط بعدي حملة كردنا بسنتي كنايلي اتفاقات مودرنيتة بكفي لذا أميني تو تحت عنوان مبارزات كردي إما أدين لبيكري كناوي أنين سنة إما حملة أكين بساختار دارشتن قديمة جامعة حملة أكين بنريت حملة أكين بشونيتية روابط إنسانية ناو جامعي خومان بو قرك مانا اتفاق بكوي قرك مانا اتفاق مودرن بون بكوي قرك مانا اتفاق بكوي كبكاروان دنياي جديد إما وصل بوين همان مفاهيم كمولود دنياي جديد والتاريخ والا بشتيانا برلوي تو حيج سندك بكاروي لناوي سرزميني إما شادرو سويت ديمقراسي تو بو ديمقراسی تكركا تو ايجي ديمقراسی باعث اويت كانحسارات لدس بچي انحسارات يعني اويكا مجالك بيا اوي لناوي جامعة هر كسي استعدادك بروز بدات للرقي زانستو للرقي تجارته للرقي فعالية اقتصادي وآبوريو للرقي فعالية اجتماعي وجامعة اكويتا مشتمر اويني كاكا احمويك ككسي كينيا كربت بحر كويكنيا إيه استعدادك واتيا تاجر خاسيكا كاسب خاسيكا أم إنسان خلاقك أتواني كارغا دابنيت أتواني كارخانة دابنيت أتواني كالا توليتكا أم إنسان مجال بيا أكاتا أم استعداد خوية درخا أم استعداد درناكوي بس لقراتو انحسارات باعث أوي مانع كنهيليت نهيلت أو اتفاقك قرار بكوي لجامعي توا بكفي تاقرا ليك تريتيقين إستا حزب ديمقراط كومالا بكاكا بارتي يكتي إيجن تلويحا إيجن چي باعث أويت ككرد صنعتيو نويت تجاريو نويت كرد شويندسي لم دنيا ديار نويت دليلي أمسا كالنظام الديمقراطيك بسر جوامعكو ككرديان بسر تقسيم كرياغا بوجود نهاتك موانع أم ديمقراطية چيا خب لإراق ديكتاتورية حزب البعثة لإيران ديكتاتورية تماشا كان ديكتاتورية فرقك استبدادا فرقك استبدادك ديكتاتوريتها فرقك استبداد يعني يقنفر آزادا ما بقي كويلان ديكتاتوريات يعني عديكي بتشوك آزادا ما بقي كويلان وسياسة كان أخوان ديكتاكا لإراق ديكتاتورية حزب البعثة لإيران ديكتاتورية جمهورية إسلامية بهبون قانون هاي جورا وجورا قدرت قانون مراجع التقليد قانون آخوند حكومتي قانون بازرگانان راندخوران وصاحبان الرانتك كل الراستاي سيستم جمهورية إسلامية خليكن تقزية أكن قانون نيروهاي مسلح بزانن انقلاب ساڵە 57 خميني كأمريكا خميني تيريت بخوين ريشتن بو استقرار النظم خميني لناو جامعي إيران دسبيكا يعني بسركوب أحزاب سياسي هر كسيك ادعاي هز حاكمية قالك يبقريت دسو لما جراو وقولي كردستان ودس فيكات تأروات ما جراي تركمن صحراء وأحواز وسيستان لوي أويتو سركوب أحزاب راديكال تشاب دواي أحزاب الراديكال تشاب شر إيران وإيراق دس بيكا تو عديك شوانو قاوانو عديك دهاتيو عديك اويني كتحتنا والدفاع لسرزمين وانقلاب الجديديان لجير فرمان خمينيا تبديل بني لوهاي بسيجي والسپاهي اون وأروننا وجبها كان بشعار ريقي قدس لكربلاء وأوزرين واي بيتيتا ام الدهاتية لجير مسخ ايدئولوجية شيعة ساختية شريعتي تركيب ماركسيزم شيعة تركيب قيام حسين ودروس كردنا قيام حسين للابروتوار آغاية شريعتية اديك واردة جبهة هاي شرون
وای پێتێتە بۆ مەیدانە مین گەل کاورا ئامادە ئەوێ خۆی بخاتە سەر مین بتەقێتەوە کە بڕواتە بەرەوە لەم شرایطە حدود 1 ملیۆن نەفەر نیروی مسلحە دەهاتی دروزەوێ انقلاب يعني وەختێک داستانە صلح و ئاگربەسە نێوانە ئێران و عێراق دروزەوێت تۆ تەقی 1 ملیۆن نەفەر نیروی مسلحە کە ئیستەوا لە ناوی جەپە ڕەفیقی کوژیاگە برای کوژیاگە باوکی کوژیاگە خۆی خسکەسە ملم مین لەم جەریانە هاتکەسە دەرەوە ئەم نیروە ئەگەر مەشغوڵی بەکاری نەکەی حاکمیت ئەخوا ئیشە مەشغوڵی کەی یا بە شەڕێکی تر مەشغوڵی کەی یا لە جبهەیەکی تر و جبهەیەکی تری بۆ بکەیتەوە بۆیە ئەربابە غەربی نیروی سوپا پاسداران تەمامە کۆرپۆرێشنە ئێرانیە داتە دەسی کە مەشغوڵ فعالیت اقتصادی بێت هەم بتوانێت فاسدی بکە هەم بتوانێت تهدید ئەسلحەی سوپای پاسداران لەسەر شانە خۆی کەم کاتەوە هەم ئەوەی کە ڕۆڵ و نەقشە منتەقەی پێدا تو چی ئەەکەی بە 500,000 تا 1 ملیۆن نیرویە مسلحێک کە تۆ خۆت بە یەکسری شعار گۆشت داگەن و ئیستە لە پڕێک کاگەرەک دەبێژی بڕۆنە ماڵ کابرایە لۆڕ برای لە دەست داگە مامۆی لە دەست داگە ڕەفیقی لە دەست داگە تۆ پێژی تەواو بوو بچۆ پەیکارە خۆ حافیز کەربەلامان نەگرت و قورچمان نەگرت و ئەسلحەکە دانێ بڕۆ پەیکارە دای ئەنێ ئەڕوا پەیکاری ئەمە لە حەجکوی دنیا لە حەجکوی تاریخ اتفاق نەکەوتکە پس تۆ ئەوێنی لەگرا تۆ وەختی ئەگەیتە کۆرپۆرێشنە ئێرانی ئەخۆی بەم مەوانەعە ئاغا گیان نایەڵن لە سەرزەمینە ئێمە مۆدێڕنیتە اتفاق بکەفێ نایەڵن لە سەرزەمینە ئێمە مردم نەقش و ڕۆڵیان بوێت تا گەشەیە ئابووری تا تەولیدە سەنعەتی تا تەولیدە خەدەماتی و تا نیشاندانە استعدادە ئەم مردمە بە شوێن دەسە خۆیانەوە لە جەهانە ئەمڕۆ اتفاق بکەفێ ئەمەسە مەگەر نە مەگەر ئەمە نییە مەگەر ئێوە لەم مەفاهیمە کە پێتان ئێژن ئەمە ناوێ بێتە دەرەوە پس من تۆ کاورای سلێمانەیی کاورای کرماشانی کاورای هەولێری کاورای کەرکووکی معتەقدین کە لە دنیای ئەمڕۆژە قەرنە 21ەمە پنە پەیمانە حەیدەری تۆی ئەحمەد تۆی عەلی یەکسری ئستعدادمان هەست کە گەرەکمانە لە جەهانە ئەمڕۆژە دەربکەوێ بەڵام مانع نریاگە سەبەری نایەڵێ مەتفاقە بکەفێ نایەڵێ ئێمە ئستعدادەکانمان دەرکەوێت نایەڵێ ئێمە بە بەهرەگرتنە لە ئیمکاناتە دەور و بەرمانە بەو شتەی کە گەرەکمانە ببین یەکێک لەمانە انحساراتە کاکە جان جمهوری ئیسلامی بۆ خراوە نە ئەوەی کە جمهوری ئیسلامی هات کە قوانینە شەریعەتی هاوردگە جمهوری ئیسلامی مەجال نادا تۆ ئستعدادە دەرکەفێ بۆ تۆ بۆ هەر کوێیەک ئەڕۆی مانع ئەخواتە بەرە تۆیە پەیمانە حەیدەری دەرگا هەرچیش جێگەز لێت بەسیاگە تەمام انحساراتە پوڵ ئەسلحە بازرگانی وا لە دەسە دەوڵەتە ئێرانیە مەجالە پێنادا تۆ دەمکەیتۆ حەلیمە کوردستان یە اتفاقی تیاکەوێ کە لەما بەقی جێگەکانە ناکەوێ ئیستە منە کرماشانی ئێشێ فکرکەم سلێمانەیە هەولێریە فرە وەزعی خاسە بۆ چون بالأخرە لەوێ یە اتفاق کەوتگە ئەوەڵین مانع لەبەر پێیان ناچووگە ئەوەڵین مانع چییە ئەوەی کە دانەیە عەرەبێ عێراقی لە ژێرە فەرمانێ عدێ دیکتاتۆرە عێراقیە عەرەبێ شۆڤێنیە نایەڵن لە سەرزەمینە کوردەوارە استعدادەکانە مردم دەرکەفێ تا مۆدێڕنیتە اتفاق بکەفێ پس ئەمانە عەلەبەین چووگە بۆ چون پارتی چون یەکێتی چون ئەحزابە ورد و دورسێک لە سۆسیالیستۆ تا حزب شیوعیوە تا ئەحزابێکی تر کە ئێشێ مەولودە جامعەیە کوردستان وێت لە دایک بووگن حیج ئیستە قودرەتیان گر کەسە دەسەوە سوال خەڵکە سلێمانی خەڵکە هەولێر خەڵکە هەڵەبجە خەڵکە زاخۆ خەڵکە خانقەین کەرکووک ئەی بۆ ئێوە دواکەوتگن بۆ لە تجارەتە جەهانیە دیار نیەن بۆ سەنعەتتان نییە بۆ کارخانەتان نییە بۆ نەتانتوانیگە حیچ کارێ بکەن جواب کاکە حکوومەتە حەلیم نایەڵێت بۆیە پۆل هەزاران هەزار ئەڕۆنە دەرەوە تێن بەرەو ئوروپا
ئەبن ئەڕۆنە ناوە ئیشە کارواش، ئەڕۆنە ناوە ئیشە کەیترینگ، دوکانە پیتزایی، دوکانە ساندویجی، پۆل ئینسانە کوردی تێتە دەرەوە. کاکە مەگەرمان ئەوەڵ ئەمە نەبوو کە سیستەمە دەوڵەتە عێراقی ئیجازە نادا ئستعدادەکانە کورد دەرکەفێت. دەیخۆ ئیستە سیستەمە دەوڵەتە عێراقی بە دەستورە دەوڵەتە عێراقی ئەم مەجالەی داگە کە ئەوانەی کە ئێوە فکر ئەکەن بەسەر ئەم کوردستانە دانیشن. بۆ اتفاق ناکەفێ؟ بۆ چی باعث بووگە ناهێڵێ اتفاق بکەفێ؟ بۆ ئێوە حاڵتان خاس نییە؟ ئەمە جواوی گەرەکە. تۆ ئیشەی لەگرا بفەهمی جواب نە دموکراسیە، جواب نە سنووق دەنگدانە، جواب نە تەحەزوبە، نە پلۆرالیزمە، نە قانونە. یەک مانعی لەگرا مەوجودە کە نایەڵێ تۆ بگەی بەو شتێکە گەرەکتە. تۆشی ئەمە بەڕەسی بکەی. من بەستەرێکم بۆ ئێوە هاورد. پس تۆ ئالەگرا ئەوێنی کەلەمەی کورد، مفهوم کورد وەختی تێتە دەرەوە یە بارە معنایەکیێس. کورد ئەوسا یەک بارە معنایەکی بووگە، ئەمڕۆ یەک بارە معنایەکیێس. ئێران مەحسوڵە جەدیدە کە بارە معنایی هەست بە کۆرپۆرێشنە ئێرانی و معنا پەیا ئەکا، یعنی چوارچێ وە سەرزەمینێک کە بە سێ نەهادە انتزاعیە، بوروکراسی، بازار و دەوڵەت معنا پەیا ئەکا. خۆ دانەیە کرماشانی فکرەکاتۆ بۆچی ئێمە فەقر دامانی گرتگە، بێعەداڵەتی، نابەرابەری، بێکاری، بۆ دامانی گرتگە؟ بێسەوادین، زانستمان نییە، خەڵکەکەمان زانکۆ نەچووگە، خەڵکەکەمان مەدرەکی نییە، دەرک و دەریافتمان لە دنیای ئەمڕۆ نییە، کەرەستە مەوجود نییە. چییە ئێمە ناتوانین گوشیە مۆبایل دروستکەین؟ بۆ ناتوانین گوشیە مۆبایل دروستکەین؟ بۆ ناتوانین کالایەکی جدید دروستکەین؟ بۆ لە ناوی جامعەی ئێمە کاورا بە سەرفە ئەوەی کە ئستعدادی هەز ناتوانێت اختراعێ دروستکا کە ئەم اختراعە بێتە بەرەوە کەم ئاغا بتوانێت لە دڵ ئەم اختراعە کارخانە دابنێت. چی بربەوە ئەگرێ مردمە ئێمە ناتوانێت کالایەک لە منتەقەیە مەریوانە تەولیدیەکە لە بازارەکانە پاریسا بیفرۆشی؟ چی بەری پێگری؟ انحسارات سیستەماتیک بەری پێگری. مەجال نادا ئستعدادەکانە مردم دەرکەفێ. ئەم انحساراتە مەولودە سیستەمە یا مەولود چ چهرەکانە؟ مەولودە سیستەمە یا مەولود چهرەکانە؟ براکەم تۆ 120 ساڵە خەریکی ئیستلاحان خەریکی مبارزات دموکراسیەکەی، خەریکی ئەیکەی، مەگەر خروجیەکەی نەوگەسۆ تەحەزوب، مەگەر خروجیەکەی نەوگەسۆ سنووق دەنگدان. ئەی بۆ حاڵە مردمە سلێمانی خەیرە خراوترە لە کرماشان؟ بۆ حاڵە مردمە سلێمانی خراوترە؟ چی باعث ئەوێ خەڵکە سلێمانی نەتوانێت شوێن دەسە خۆی بە دنیای ئەمڕۆ دابنێ؟ چی باعث ئەوێ ئێمە ناتوانین کلاشین کۆفێ دروستکەین؟ چی باعث ئەوێ ئێمە ناتوانین شامپۆیە سەر بشۆرێ دروستیکەین؟ چی باعث ئەوێ کە ئێمە ناتوانین کاکەگیان ناتوانین؟ بێعەقڵین، نەفەهمین، بێسەوادین، حاڵیمان لە دنیای ئەمڕۆ نییە، نازانین شیمی چییە، نازانین فیزیک چییە، نازانین زانست چییە. چی باعث ئەوێت؟ خب تۆ وەختی ئەگەیتە ئەمە من دیسانەوە ئەیگەڕێنمەوە تۆ بۆتە کە مەلا دەرەکەفی ئێژی مەلا مانع ئەمەسە ئەو اتفاقەکە قەرارە بکەفێ تۆ بۆتە کە دینا مەسەلەن دەرئەکەفی ئێژی دین مانعی ئەمەسە کە ئەم اتفاقە قەرارە بکەفێ. تۆ بۆ تەرەفدارە دموکراسی چون ئێژی دموکراسی مەجال ئەدا ئەو اتفاقی کە ئێشێ بکەوێت، ئەو ڕووداوەی کە ئێشێ بکەوێ وانییە؟ ئۆکێ. دێ باشە خەڵکی کوردەوار، منێکی کرماشانی تماشای تۆی سلێمانەیە یەکەم.
تۆ 30 ساڵە ئەو اتفاقێکە بۆ من نەکەوتکە بۆ تۆ کەوتکە تۆ خۆت و ئامۆزاکەت و پورزاکەت و میمزاکەت و کەس و کارە وانە ناوی یەکێتیە سۆسیالیستە حزب شۆعیە پارتیە سوال ئەرێ ئێوە بۆ نەتان توانیگە ئەو جۆرەی کە ئێشێ لیاقەتتان بێ ژیان بکەن ژیان بکەن سوال تۆ بۆ هەنووس کارەبات نییە کاکە تۆ وایتە سەرزەمینێکە نەک نەوت نەک ئاو خۆرت هەست بات هەست سوال کێ بەر بە ئێوە ئەگرێت تەواوە ئەو شاخانەی کوردەوارە پڕ بکەن لە سۆلارە خۆر بەرقە تەواوە خاوەرمیانە بەن کێ بەرتان پێگری خۆتان بێ ئێستعدادن پوڵتان نییە سەلکە دۆلارتان نییە ئەی چۆن عادەتتان کردگە بە بەرقی مەوەلیدە و کارەبای مەوەلیدە و کارەبای ڕەیسی چۆن چی بەرتان پێگری نەبوونە دموکراسی نەبوونە سنووقە دەنگدان نەبوونە تەحەزوب نەبوونە بکاورایەکی گەڵدەڵپن بە ناوی کورد لەو سەرۆ دانیشتوویە کە حکوومەت ئیدارەکە مەوانع چییە کاکە مەوانع چییە خوەتی کێس ناهێڵێ ئێوە حەج ئستعدادێکتان بێت تەواوە قودرەتێکە نیشانتان داگە لە ساختمان سازیە بێقەوارەت لە شارێ وەکو سلێمانی و هەولێرە ساختمان دروزەکەن و گەڵیتان بڵاو کردگە سۆ و پوڵە نەوتوا لە دەستانە و دەی چیتان کردگە چەند دەرسەدە مەردەمە جامعە فەقیرە لە پشتە شاپینگ مۆڵەکانتانە و مەرجیدی مۆڵ و فڵانە چت مۆڵە چەند نەفەر استعدادیان هەرس و بە خەتاچ و ئێوە حەج قودرەتێ نیەن لە منتەقا کامەسە چی بەری بەمەگرتگە بزانن کەواتە تۆ لەگەڵ مشکڵاتێکی گەورە دەست بە یەخەی کە نایزانیت و تۆ نەتگەرە کە فکر لەوە بکەیتۆ کە مەوانع چییە حەز بە تەماشاگەریە جنسیەکەی فلانە کەس زاڵەمە دزی ئەکا فلانە کەس خەریکی ڕەوابەتت جنسیە فلانە کەس دەزەوا بۆ ژنە فلانە کەس پاوا بۆ قنە فلانە کەس فلانەکە پس تۆ لەگرا ئەوێنی ئێمە ئوسولەن لەو مەفاهیمە جەدیدەی کە هات کەسە ناوە سەرزەمینەمان هیچ دەریافتێکمان نییە بەکێ ئێژن ڕۆژنامەوان مەشایە ئەمڕۆ بەهاتایە بیوتایە چی باعث ئەوەیە کە ئێمە بەو ئستعدادەی کە هەسمان ناگەین چی باعث ئەوێ لە سەرزەمینە ئێمە اتفاقی بەناوە مۆدەرنیتە ناکەوێت چی باعث ئەوێ ئێمە لە قەبارەی خۆمانە زاهر ناوین ئێمە خوێڕین ئێمە بێسەوادین ئێمە بێستعدادین چی باعث ئەوێ یا ئێمە ئینحرافمان پێ ئەدەن منحرفمانەکەن لە مەسیرەکە دەرمانەکەن نایەڵن فکرکەینەوە وەخۆ بەوەی کە بۆ وامانە پێهاتکە بزانە بابایە کرماشانیە کە من بم 30 ساڵە وامە دوای خەڵکە سلێمانیا چون ئەوانە 30 ساڵە تەجروبەیان هەست خۆیان ئیدارە ئەکەن من تەجروبەم نییە خۆم ئیدارەکەم باشە خەڵکی سلێمانی ئێوە ئێمڕۆ لە کرماشانیە چەنی حاڵتان خاسترە چەنی بازرگانانە گەورەیەکن خطوتە تجارەتە جەهانیتان گرتگە سەردەسەوە قدرەت دانیانە سیستەمێکی اقتصادیتان بووگە جامعەیەکە وانتیایە توێژە جۆرا و جۆری دروست کردگە کە هەر کامە قدرەتێکە ئەتوانێت دەسەڵاتە عێراقی تورکی ئێرانی بخاتە خەتەرەوە توێژە بازرگانتان توێژە سەنعەتکارتان سنفە کارگەرتان سنفە کارمەندتان سنفە متەخەسستان کوا موجود نییە چه استعدادە لە ئێوە دەرکەوت لەم 30 ساڵە ئێوە کامە مەوانعتان لەبین برد کامە مەوانعتان لەبەر ئەم گشتە چاپەمەنی و میدیاوا لە ئەوێ چەند دەفعە بەحسی کردگە مەوانع ئێوە چییە کێ بەر بە تۆ ئەگرێ کۆمپانیە دابنی کێ بەر بە تۆ ئەگرێ فڵانە کالا بەرهەم بهێنی یا بەرهەم بهێنی کورە کالا پێشکەشەکە کە تۆ ناتوانی دەواجین دابنێ لە ڕانیە دەواجین دابنێ چون مریشکە ئێرانی دامپەکەن تێتە
مریشکە تورکی دام پەکەندێتە تۆ ناتوانانی مریشکێ بەرهەم بهێنی لە ڕانیە کێ بەعسەوێت تۆ لە ڕانیە ناتوانانی مریشک بەرهەم بهێنی کێ بەعسەوێ چی ئەم مانعە لەگرا تۆ لەگەڵم مەقولەیەکە ڕوبەڕووی بەناوە سیستەم هاتگە نەیەڵێت ئەم اتفاق خودە سیستەم مانعە کاکە حاڵیت بوو ئەم سیستەمەی کەوا لە سەرزەمینە ئێمە بە تەمام ئەم کوردەوارە مانعە ئێمە ببین بەوەی کە ئەبین خب سیستەم چییە؟ سیستەم لە کۆرپۆرێشنە عێراقی دەستورە عێراقە فدراڵە نهادە مەجلسە حکمە نهادە ئابووریە عێراقە بەچی حکوومەتە حەلیم ماگەسۆ بە دەستورە عێراقی بەچی پارتی و یەکێتی ماگنۆ بە سەروەریە یاسایە دەستورە عێراقی دەستورە عێراقی هەرز چەنگایە بەچی خوێنی تێئەکرێتۆ هەر 4 ساڵ دەفعەیەک بە هەڵبژاردن خوێنی تێئەکرێتەوە ئەمەی کە خەڵکی بڕوا لە ژێرە ناوە هەڵبژاردن ئەحمەلا بووە مەحموودا بنێ مەحموولا بووە حەمەدا بنێ حەمەلا بووە تەقیدا بنێ بە دەستورە عێراقی یەکێتیە پارتیە تەکان ناخوا تۆ هەر 4 ساڵ جارێک کە ئەڕۆیتە بازنەی هەڵبژاردن و خوێن ئەەکەیتە ناوی گەورەترین مانعێک کە بەر بەوە ئەگرێت تۆ دەرکەوی ئەسڵەن دەرکەوی ئەسەن مەجال پیا بکەی دەرکەوی تۆ ئێشەی یەکەم جار مانعەکان لەبەر پێتا لابووەی تا تۆ بتوانیت خۆ بنوێنیت دەی دکتۆر غالبێ لەگرا مەوجودە ئێوە گشتتان قینتان تێدە بنە ماڵی بارزانی قینتان تێدە بنە ماڵی تاڵەبانی کاورایەک بەناوە گۆڕان نەوشیروان مستەفایەک هاتکە حەجکە فکر ناکاتۆ ئەرێ تۆ چی ئەگۆڕی نەوشیروان مستەفا چی ئەگۆڕی گەندەڵی ئەگۆڕم گەندەڵی بە سیستەم هات کە سیستەم ئینحساراتی واوە دەسۆ ئەم ئینحساراتە هیچ وەخت لەبین ناچێ چۆن لەبینیەوەی جواو ناداتۆ ئەی خەم چۆنی ئەخەی جواو ناداتۆ لەذا تۆ ئەوێنی گۆڕان ئەڕواتە ناوە هەمان مەوانعێ کە بەر بە تۆ ئەگرێ سیستەمە دەوڵەتە عێراقی سنووقە دەنگدان انتخابات هەڵبژاردن بە شعارە دموکراسی بە شعارە فەقیر و هەژار تۆ ناوێنی لەگرا یەک ئستعداد دەرکەوێت سەنعەتکاروێت یەک ئستعداد بە پرۆژێ اقتصادی و دەرناکەفێ چی ئەمێنێتۆ بە دەنگدانە بە گۆڕان چی ئەمێنێتۆ تۆ ئەوێنیت 500,000 نیروی معترض حەلیمە کوردستان ئەڕاتە پشتە نەوشیروان مستەفا نەوشیروان مستەفا بە چی بازی ئەکا بە سیستەم بازیە هەڵبژاردن چی تێڵێتۆ عێراق یاسای عێراق فدراڵ مەجلسە حکمە عێراق پەیکەرەیە دەوڵەتە عێراق بانکە عێراق پوڵە عێراق تێڵێتیوە چی باعث بوو تۆ دەرنەکەفی عێراق مەفهومە عێراق دەوڵەتە عێراق پوڵە عێراق دموکراسیە عێراق تەحەززوبە عێراق تۆ دەرناکەفی اتفاق مدرنیتە لە سەرزەمینە تۆ ناکەفی چون ئەم سیستەمە دروستکریا دەسە ئەربابە و ئالەگرا ئیرادەیە مەردمیتیان نییە وەختێ پارتیت بۆ دروست ئەکەن وەختی یەکێتیت بۆ دروست ئەکەن بۆتی دروست ئەکەن 4 کورد لە دەوری یەکتریا کۆ نەوگەسۆ سەری یەکتری بشکێنێت تا لە ناوە دڵە ئەمە ڕەوەندێکی سیاسی مبارزاتی بێتە دەرۆ تا بە مشت و مڕکردنەتەکە یەکتریا
ئەمانە مەوانعێک بەر ئەگرێ بەوەی کە ئێمە دەربکەوین لە بینی بوات. خۆ تو لە گران نایژی مانع کێس؟ مانع دەستورە عێراقە، مانع سیستەمە عێراقە. تۆ وەختێ غاڵبێ تێری ئێژی نۆچە قۆیان داوە سەریا کێ دایلێ پارتی دایری و بخوا و پارتی کەسیفە پارتی تەکان ناخوا چون سیستەم ئەمێنێتۆ. تۆ ئیستە مردم تحریکەکەی لە پشتە غاڵەبا بەناوە لیستە هیوا کۆبوێتۆ بڕوا دەنگ بە 4 نەفەر لە قینە پارتی دەنگ ئەداوە غاڵب 500,000 نەفەریش کە لە ژێرە ناوە پارتی پوڵی هەس، ماڵی هەس، موقعیەتە ئیجتماعی هەس، دەسەڵاتی هەس، ڕانتووە لە دەسیا لە ترسە ئەوەی کە ئەم ڕانتە لە دەستبا ئەڕوا دەنگەداتە پارتی. تۆ ئەوێنی لە ئتفاقاتە هەڵبژاردنە سێمانگەترە پارتی هەر دەنگتێرێ، یەکێتی هەر دەنگتێرێ، غاڵب دەنگتێرێ، گۆڕان دەنگتێرێ. ئەیکێ کڵاو چووە سەری؟ تۆ کڵاو چووە سەرە. هیچ ئتفاقێ نەکەوت لەبەرەوەی تۆ بە شوێنە لابردنە مانەعەکە نەبوویت. تۆ ناچی مانەعەکە لابووەی. براکەم تۆ ئەم گشتە حاڵە خراوە چون مانەعێک وا لە بەر ڕێگەی توە نایڵێ ئتفاقی بکەوێت. هەروە کە لە فاصلەی فیمابینە ساڵەکانە 1790 تا ئێمڕۆ کە 2021 ئێشێ اتفاقی لە جەوامع غەربیە بکەفێ. لەزا دەورانێ وتیان نوجەبا نایەڵن، ئەشراف نایەڵن، امتیازاتە تایتڵێ ئەشرافی وەکو لۆرد و سێڕ و کۆنتێس و بارۆن نایەڵن تەبەقەیە سەرمایە دار کە بە وجود هاتکە تەحەوڵاتە خۆی لە مەوزع سیاسیە لە جامعە ئەنجام بدات. ئەتەوەجۆکە ئاغا گیان براکەم ئەفەهمیت؟ لذا ئەمەی کە تۆ فکر ئەکەی فەهمیدەی ئێمەمانان فەهمیدە نیین، ئێمە گۆش کریاگین. وەختێ کەسێ 20,000 نەفەر تماشای ئەکا تریبونە دەوڵەتە سیستەم بەرهەم تێرێتۆ. تۆ بۆ ئەمە نافەهمیت؟ تۆ فکرەکەی لە ماڵەکەی خۆتا ئامین و سەلیم قمە داگەسە سەر جێگەی خۆی اتفاقەکە بێت تۆ کارەبا پێیاکەی، تۆ کارەبا پێیا ناکەی مەرتیکە پێیای ناکەی چون تۆ نازانی مانەعەکە چییە. چی بەربەوە ئەگرێ کە لە کوردستانە عێراقا بە ئەنێرژیە خۆر بەرق تەولید بێت کێ بەری پێگرێ؟ ئەوانەی وا مەوەلیدان واوە دەسۆ، ئەوانەی کە پوڵی مەوەلیدە ئەگرن، ئەوانەی کە پوڵە کارەبای ڕئیسی ئەگرن، ئەوانەی کە یەکێک تێ دێژێ من کارەبا بۆ دروزەکەم یەکێژە کارەبانیە، یەکێژە کارەبا هەز، یەکێژە کارەبانیە، بازیەکە زانێوە تۆ چی سیستەم ئەمێنێتەوە. تۆ بە عینوانە مردم هیچ وەخت ناتوانی لەمانە تێپەڕیت. تۆ نە لە حیزب ئەتوانی تێپەڕیت، نە لە دەوڵەتە عێراق ئەتوانی تێپەڕیت، نە لە ڕووناکبیر ئەتوانی تێپەڕی، نە لە بێ ئیرادەیی خۆت ئەتوانی تێپەڕی. ناپەڕ تێ ناپەڕی. تۆ مهەیای دنیای ئەمڕۆ نیە، تۆ بێسەوادی، تۆ بێسەوادی، تۆ نە ئیستعدادە هەز، نە خۆت بە هیچی ئەزانی، نە سەروەری، نە هیچی. تۆ لە خۆت ناپرسی غاڵب نۆ چەقۆ ئەنۆ سەریا کەسێ گەرێکوێ کەسێ بکوژێ نۆ چەقۆ ناوەت سەریا غاڵب بەنە دەسە من بەم مشتە خاڵیمە یەک بۆگزان بەسەریا تووشی زەربەی مەغزی ئەوێ نەزیفت دەماغی ئەەکەم بە یەک مشت کاورا بۆ نۆ چەقۆ خوا لە سەری نامری بۆ نامری ئەسم بیچی کوژن. تو ئەفەهمی کوشتنە ماغا بە دەردەچی ئەخوات؟ ئەمە مەرغوبی ئەکا ئەفەهمی غاڵب چی ئێژیت کە تۆ بەختەوەر ئەکا ئێژێ پارتی خراوە دێتە دڵە کەف و کوڵت دڵە ئەخەفێتەوە وەلێ لەولاوە پارتی وجودی داگە بەفرە کەسێ کاورای هەولێری تا دوێ کە حیتەرانی کردگە ئەمڕۆ لە ژێرە سایەی پارتیاوا لە ناوی $1,000,000 بە هاوردنە کالای چینی بە ئینحساراتە ئاسیاسل بە ئینحساراتە نازانم کۆرێک بە ئینحساراتە فڵان بە ئینحساراتە فڵان کاورا تەقیگەسۆ ئەمڕۆ چۆن پارتی و بارزانی بەرەدا
هەر کەسێ لەگرا تیمە خۆی دروست کردگە هەر کەسێ لەگرا نانخۆرە خۆی هەست هەر کەسێ لەگرا کەسانێک ارتزاقی لێەکەن ئەی تۆ لەکوێ ارتزاقەکەی ئەی تۆ لەکوێ ارتزاقەکەی مەوانەعێ ئەوەی کە تۆ دەرکەوی وەکو خۆت چییە تۆ یەک زەمانێژی دەوڵەتە ئێرانی ئیجازە نادا ئەستعدادە من دەرکەوێت قدرەتی گرکەسە دەسەوە پوڵی گرکەسە دەسەوە ئیمکاناتی گرکەسە دەسەوە نایەڵێت من بە ئستعدادە شکوفایە خۆم بگەم نایەڵێ من کارخانەداروم نایەڵێ من پوڵدار بووم نایەڵێ من وجودە خۆم دەرخەم نایەڵێ من بازرگانە خاسێکم نایەڵێ بەری پێم گرکە نایەڵێ بەری پێم گرتگە ئەی حکوومەتە هەرێم بەچی بەری بە تۆ گرتگە بەچی بەری بە تۆ گرتگە مشاركة لم سيستمة كخد السيستم مانعة تمام ديبيتا كان آخيز كردوار سر بخو أمسا اگر خلقي كردوار لدنياي امروجا نيل او جيغي كايشي بيوت سيستم بري بيگرتگا ام سيستم بهر باريكا روالت اگوريت گركيسي نيلي او اتفاقا كايشي لسر زمين ايما بكويت علي خامنئي لا بو عبي مهتدي دابني علي خامنئي لا بو مچي هجري دابني علي خامنئي لا بو جميل باياك دابني عبا أجالان دابني ام سرزمينة او اتفاقيتيان ناكويت بو لبر اويك ايمم موانع خوما نازانين تو ام گشتە میدیا و ڕۆژنامەتە هەز تا ئیستا لەکوێ هاتکن بەحسە مەوانەعیان کردگە لەکوێ بەحسیان کردگە وەختێ تێ بەحسی دزیەکە ئەم سەرزەمینە دزیەکەی چ شەکلیە مەردمەکە دزە ئەحمەد دزە وەلێ نەوشیروان مستەفا دز نییە تۆ شوێنێ ئەوە گەڕێ یەکێ بوێ دزینەکە یا قدرت بناوی جامعه پراکنده بوید که هیچ کسی نتوانه لبالانس ام قدرت زور بیجه با او یکی کامی خلقینه تو وشوین پیغمبری که اگر دزینه که شهوتی نوی گلوگونی نوی چی یا اوی که ام قدرت لشگیر دست گش کسی که کس نتوانه بسر کسی که زفر که کامیان دەی تۆ مشارەکەت ناکەی لەم جامعەت و خوات مانعی ئەم سەرزەمینە پێشکەوێت تۆ من ئێمە مانعین تۆ هەنوو نافەهمی ئەمە سەناریۆە تا تەنووری انتخاباتێ بۆ گەرم بکەن تا تۆ بڕۆیتە ناوی انتخاباتۆ لە ڕقە من دەنگ بەی بە یەکێکی تر بۆیە ئێمە لە هەڵبژاردن مەوانەعێک نایەڵێ ئەو اتفاقە لە سەرزەمینمانە بکەوێ بە ئینحراف چووگین بەلا ڕێیا چووگین چی بەرمان بەیەگرێ یەکێک لەوانە ئینحساراتە تۆ ئینحسارات لە جامعە چۆن لەبینەوەی انحسارە قدرەتە سیاسی انحسارە قدرەتە نظامی انحسارە قدرەتە ماڵی ئیجازە نادا ئستعدادەکان لە ناوی جامعەیەکە شکوفا بوون مثال بازار کە ئێشێ ئەبزارێکی مۆدەرنوێ لە سلێمانیە ئیمڕۆ ئیجازە نادا دانەیە بەرهەمهێنەرە کورد بێتە منسەی زەهورۆ نایڵێ بۆ چون بازار ئەڕواتە کە کارخانەی ئاوتەماتەیە یەزدا قەراردا دەنووسی ئەڕواتە کە کارخانەیە ئاوتەماتەیە قازی عەنتەپە قەراردا دەنووسی ئەڕواتە کە فڵانە کۆمپانیە چینیە قەرارداد ئەنووسێ کالای هەرزان بە تەولیدە ئەنبوو تێرێتە سەرزەمینە ئێمە نایەڵێ تۆ کالا تەولید بکەی پس تۆ لەگرا کارخانەدانێکی کورد دروست ناکەی
تا طبقەیە کارگەرە بۆ دروستکە تا طبقەیە کارگەر لە سووتێک کە ئەمە ئەیوە مشتومڕ بکاتێکە تۆ بەستەرە ناعەداڵەتی بە شوێنە چیا دروستەکەی دەری تێریت بە شوێنە چیا دەری تێری بازاڕە سلێمانی هەر ئەوەی وا تۆ ئەیوێنیت ژن نایڵێ کاسپی بکەین و ئەلوە جەدیدەکە و ئەلوە کۆنەکە و ئەلوە جەدیدەکەیان دروست کردگە و پارەیان خواردگە ئەلوەی جەدیدیان دروست کردگە تۆ ڕێی کاورای ئەلوە بازت کۆن ئەدۆزیتەوە وا لە ئینحساراتە حیزبی استفادەیە کرد و کەشاوەرزی شارە زووری نەی ئەتوانی مەحسوڵەکەی خۆی بفرۆشێت نەی ئەتوانی بیکاتۆ ئەم تەماتە نەی ئەتوانی بیکاتۆ میوەی وشک بیهەنێرێتە دەرەوە نەی ئەتوانی ئێستا چووکی ئەلوەی تازە دانیاگە ناڕۆی لە ئەلوە تازەکە پرسی لە کاورای کۆنە پرسی وا ڕانتی خواردگە تەقیگە لە ناوە ڕانتەکە ڕانتە حیزبیوەمە ببنە ماڵە یەکێتی نووس و کوڕەکەمان قینی تێ لە یەکێتی تا دوێکە تۆ نۆکەری وجی ئەمڕۆ نۆکەرە جەدیدێکی گیراورگە و ئەم سیستەمە گەندەڵ لە دوای گەندەڵ دروستەکە تۆ نیشانەدا بە عنوانی مخالف ئەلوە جەدیدەکە بە عنوانی موافق نیشان نادات خۆیان ئامدانە ئەو تەسویرانەی لە مخالف نیشانی ئەدەن نیشانی ئەدەن تەوەجۆ کرد پس تۆ لەگرایشێ بەڕەسی بکەی بزانی مەوانع ئەسڵی چییە کە نایڵێ ئەوە اتفاق بکەوێ رووسیا خاکی هەست زەمینی هەست جەمعیەتی هەست علمی تێ هاتگە کەسانێکی لە زەمینەهای پزیشکیە علومە ساینسە هەست لە فەلسەفە هەسی لە ئەدەبیاتە هەسی بۆ اتفاق لە بریتانیاکەوێ لە رووسیا ناکەوێ بۆ تۆ فکرەکەی ئەم بریتانیا ئێستا بەهشتی بەرینە ئیمڕۆژە مردمە بریتانیا بە ئینحرافی شۆبێ خەریکە مشتومڕکردنە دلیلە بە وجود هاتن اقتصادە کنزی و وەلفەر ئستەیت چییە کێ باعث بووە نەقش اتحادە جەماهیرە شەوروی لە سەرکەوتنە نێئۆلیبرالیزما چەندێ بوو بۆ نایەڵێم اتفاقانە بکەوێ لە جەهانە ئەمڕۆ کێ بەری بە تۆ گرتگە بازرگانی جەهانی بکەین کێ بەری بە تۆ گرتگە کالای هەرزان نێریتە سەرزەمینەکە کە پشتە تەولید خۆت بشکێنیت کێ بەری بە تۆ گرتگە تۆ ناتوانیت لە ڕقابەتە جەهانیا شرکەتکەی سەنگ و مترەکە هاوە دەسە کێوە سەنگ و مەنەکە هاوە دەسە کێوە کێ منتەفع ئەوێ لەوەی کە لە خەڵکی سلێمانی و خەڵکی هەولێر کارەبای مەوەلیدە و ڕئیسیان بوێ کێ شرکەتە بەرقی ئێران شرکەتە بەرقە تورکیە شرکەتە بەرقە عێراق مەجالسە خصوصیە تەولیدە مەوەلیدە کام کێ ئامانە وا ڕەبتی بە زندگیە ڕۆژانەی ئێوە هەسوو ئێوە بەحسی ناکەن وەلێ کەوتکنە ناوە تەعاترە کێشێتەوە و کێ خەریکە سوارە کێ ئەوێت و کێ پارەی دزی و پولەکەی دزی و پولەکە دزی و پولەکە بریا و پولەکە هاوریا وەلێ تۆ نایەژی سیستەمە عێراقی باعث بوو گەمە اتفاقە کەوتکە نەک بنەماڵە نەک حیزب هەر کام لە ئێوە لەم شرایطە کە دەوڵەتە عێراقی هەسی بڕواتە جێگەی مەسعودە بارزانی دابنیشێ لە مەسعودە بارزانی گەندەڵتر کەسیفترە بۆ مەجال نادەن جامعی ئێمە خۆی تەولیدە نیازەکانە خۆی بکات خۆی نیازەکانی خۆی هەڵبژێرێ کامە ڕۆژنامەوانتان هاتووتی مانع ئەوەی کە ئینسانە کوردی تەبدیل بێ بە مرۆڤە ئەمڕۆژی چییە دموکراسی لە خۆی وە قەشەنگە ئەم دموکراسیە چه مەوانعی لە بینەوات چه مەوانعی سەروەریە یاسا چه مەوانعی لە بینەوات ئەبزارە ئیجرایی یاسا چی لە بینەوات انحسارات لە بینەوات انحسارات کە مەجالەدا دانەیە کاورایە مستعدێ ڕانیەئی بتوانێت لە بەشە اقتصاد، زانست، پزیشکی، خەدەماتە خۆی دەرخا.
سەروەریە یاسا ئەم یاسا لە پشتە کامە نەهات های اجتماعی و هات کەسە دەرەوە تۆ بەچی ئەتوانی ئەگەر دانەیە کاورای قدرەتمەند لە ناوە فڵانە مؤسسە گەرەکی بوو بەر بەم ئێستعدادە بگرێ بەچی ئەتوانی بیوەیتە دواوە بەچی بە هیچ سەمەرەکەی زانێوێت و چی مشتێ بێسەوات لەم سەرزەمینە ئێمە دروست بووگن و ئیحساسە بێهوگدەگی لە خاکە خۆمان ناکەن بە هەزاران هەزار کۆچی دیەکەن تێن بۆ ئەوروپا کە لە ناوە نەهاتهای قەوام پەیداکردگە ئوروپای غەربیە ئەمانە مەجال پێیا بکەن فقەنان بخۆن ئیتر سەروەری پێشکەشە ئیتر گرتنە بازاڕە جەهانی پێشکەشە ئیتر تەولیدە کالا پێشکەشە چی باعث بووگە مەردەمە ئێمە فکر ناکە ناتوانێت کڵاشینکۆفێ دروستکە ناتوانێت دەوانچەیە دروستکە ناتوانێت پووکەی فیشەکێ دروستکە ناتوانێت چ بڕسێ بەوەی کە سوورا و سپیا و دروستکە کرێمە دەموچا و دروستکە کالایە دروستکە کە ئەم ئاغا بتوانێت لە سایەیە بازرگانی بکاوە تەمینە بەشێک لە بازاڕ جەهانی بکە بتوانێت حزوری تیابێ هەر بە شعارەکانە خۆتان هەر بە شعارەکانە خۆتان ئەڕۆیتە هەڵبژاردن ئەی گۆڕی دەبڕە هەڵبژاردن لە جێ لە جێز ئێوە عادەتتان هەز لە جێ لە جێ لە جێ وەکو هەڵپەڕکە لە جێ لە جێ تڵ دایکوتن ئەمە ساڵە ئێوە لە جێ لە جێ بەرەو دواوە ئەڕۆن بەرەو پێشەوە نایەن ئادەی هەڵی بژێنن مەوانە ئەوەی کە ناڵێ ئێوە بە شەرون چییە مەفهومە کورد کە دروست بوو وە جدید بوو و باعث بوو تۆ فکر بکەیتەوە ئێمە چون کوردین بەرمان پێگیریاگە ئێستعدادمان دەرکەفێ دێ ئەم کوردە چۆن ئەتوانی ئازادی کەیکە نەهێڵێت بەر بە تۆ بگرێت داستانە سەرزەمینە ئێمە ئەمەسە عەزیزم چاوم ئێمە ئەسڵەن هیچ دەریافتێکمان لە جەهانێک کە ئیمڕۆوایەتیان نییە کەلەمات بە تۆ ئیژی چه خەوەرە بەڵگە بکە چاڵە چاوت کەلەمات پێتیژی چه خەوەرە کورد زمانێ متەوەلد ئەوێت کە ئێژن کورد مانە پێشڕەفتە ئێمەس یا ئێشێ ئەم کوردە گەورە بوێت یا ئێشێ ئەم کوردە لەبین بچێت یا ئێشێ تۆ دەست لە کوردبوونت بکێشی تا پێشڕەفکەی دەی سوال ئەوانەی وا دەستیان لە کوردبوونیان کێشا پێشڕەفتیان کردیان دانێ ئەسفەهانی دانێ تارانی دانێ کرمانی دانێ ئەنکارایی دانێ ئەسەمبوڵی پێشڕەفتی کرد بەکوێگەیگە تورکیە و ئێران و سووریە و عێراق بەکوێگەیگن تۆ بە عینوانە کورد بەغا دەسە کێشا لێی چه اتفاقی کەفت هیچ تۆ لە ئێرانی دوو ئاتەشە بوون تا بەکوێگەیت هیچ کوێ تۆ نەبە ئینکارە واقعیەتە خۆت بە هەڵگرتنە واقعیەتە جدید حج اتفاقێکە بۆ نەکەوت کاولتر بە و بەختر بێ دەسەڵاتتر بێ ئێستعدادتر بێ نەفوستر حەقیرتر لە جەهانە ئیمڕۆژی حەقیری مەوانەعە ئەوەی کە تۆ بووی تۆ بەشەر چییە بەشەرە مۆدەرن ئیمڕۆژی چییە بێسەوادی شەهوەت پەرستی بێ ئێستعدادی عەقڵە نییە دەرسە نەخوێنە خاکەکەت مەعادنی تیانە استبداد حاکمە بەسەردا چییە مەوانەعەکە چیادی ئادەی بەڕەسیکەن حیزب نییە حیزبایەتی ناکەی تەحەزب نییە شعارن دموکراسی نادەی و شوێنە مافا ناگەڕی ئەم کەلەماتە نازانی ڕۆژنامە نییە لە جامعەکەتا تەلەڤیزیۆن نییە لە جامعەکەتا ڕسانەی جۆرا و جۆر نییە ئازادی نییە چی نییە یا تۆ ئیشی قبولکەی مشتێک کەر و گا و حیوانن وا عورزەی تەولیدکردن دانێ فیشەکتان نییە دەرزیتان نییە ئەو تەماتەتان نییە یا یەک سری مەوانەعی تر مەوجودن تا ئیستە تۆ بە شتێکی ترۆ مەشغوڵ کریاگی کابرا هەڵەگەڕێتەوە ئیژێ ئەم ئەزمونەمان ئەکەوێتە خەتەرێکی سوال ناکە بێژێم ئەزمونەی تۆ چه اتفاقێکی خستکە لەم سەرزەمینە ئۆکەی ئێمە وتمان دەوڵەتە عێراقی مانە ئیجادەکا کە ئێمەی کورد بە ئێستعدادمان بکەین ئەو کەوتە دەست ئێوە چه اتفاقی کەفت
ئەوە کەوتە دەسێەوە چه اتفاقی کەفت چه اتفاقی کەفت بۆیە تۆ ئەوێنیت لە ناو جامعەی ئێمە اتفاقێکی جددی ناکەفێ چون هیچ کەسێ بە شوێنە پەیداکردنە مەوانەعەکانە نییە گشتی هاوە شوێنەوەی کە ئستمنا زەهنی بکات من بە هەر کە بەرە خۆم قسەی هەست بۆ کردن گشتی خۆی واقڵە زانێ مشتێ ئینسان ئەحمەق خۆی واقڵە زانێ براکەم تو تا قبول نەکەی ئەحمەقی ناتوانی چارەیە بۆ وەزع خۆت بکەی یە تەوەهومێ دریاگەوە مردمە ئێمە فکرەکە داناز ئەفەهمێ لەگەڵ هەر نەنە قەمەرێکا قسە ئەەکەی قسەی هەست بۆ کردن تریبوون نیشەکانە عەلیە جەوانمەردی و وەیساف ئەمریکا و ئارام ئەحمە ئێوە کاولی هەنی یەک سانیەتانە یەک سانیە ئێوە مردمانە مردگێکن و ئەوەی کە ئەیکەن ئەم سیستەمە کەسیفە تێڵێتەوە بە سەرتانە تا ئیستەما بەسن قسەیەکە ئەیکەن هەناسەیەکە ئەیکێشن ڕەتفعلێکە ئەیدەنەوە هەڵسو کەوتێکە ئەیکەن لەم جامعەی ئێمە هیچ اتفاقە دروسێ نەکەوتگە لە کەریەتیە وە کەریەتیە سیستەماتیکە گشتان دەستان هەست هەر قسەیە تکراری ئەکەنەوە مەوانەعێک کە بەر بەوەی بگرێتەوە بە شەروی تکراری ئەکەیتەوە و ئەی سەپێنیت من ئەم بەحسە لە جیبەیتە ئایندا ورتر وازی ئەەکەم من ئەزانم ئەم قسانەی کردم تۆ تەقەی سەرەتێ هاڕەی مەغزەتێ ئاخرە کەلام نەتیجەیە کە بیگرین ئەمەسە ئەنچێ کە پێی ئێژن مبارزە پەیداکردنە مەوانع و دۆزینەوەی مەوانعێکە کە بەر ئەگرێ بەوەی کە تۆ لە زەرفیەتە ئینسانی تا دەرکەوی ئادەی مەوانعەکان هەڵبژێرن باسییان کەن بێژن ئەم مەوانعە چییە ئەم مەوانعە چیە تا بەڕەسیکەین بزانین چی بەرئەگرێ بەوەی کە ئێمە لە قاڵب و ئستعدادە ئینسانیمانە دەرکەوین ڕفاه بوێنین خۆشی بوێنین سەروەری بوێنین غرورمان بوێ ئەحساس بکەین لەم جیهانە مەوجودین لەم جیهانە بوونمان هەست ئەو مەوانعە چین لایەوە خۆش